ڕەبارەت بە شەڕی ئێوان نێوان ئیسرائیل و ئێرانەوە لینا کەی ڕاهێنەری مرۆیی نێودەوڵەتی لە تێکساسەوە لەگەڵم دەبێت. لینا خانم کاتتان باش. با لەوە دەست پێ بکەین بزانین ئایا ئەمریکا پەلکێشی نێو ئەم شەڕە دەبێت یا خۆت نا؟ مەبەستەوەیە ببێت یان پرسیارت کرد ببێت، یعنی ببێتە بەشێک لە شەڕەکە. من پێم وایە هەر ئێستا بەشێکە لێ ئەنجا ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ ئەوە شتێکی ترە، بەڵام بەشێکە لەم شەڕە. پێش هەموو شتێ من دەڵێم لێرەوە دەمەوێم دڵم لاتانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئێمە دەزانین کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کاریگەری لەسەر هەمووان هەیە. ڕاستە شەڕ لە نێوان دوو وڵاتە، بەڵام ئازیزانمان لەوێن، خەڵکێکی ئازیز لەوەیە، کاریگەری لەسەر ژیانی هەموو خەڵک کردووە. بۆیە من لێرەوە نزاتان بۆ ئەەکەم کە هەمووتان سەلامەت بن، هەمووتان باش بن و پرسیارەکەشت بە دڵنیاییەوە وەک باسم کرد ئەمریکا بەشدارە، بەڵام ئایا لە ڕووی داراییەوە بەشداری هاوکاری ئیسرائیل دەکات؟ بەڵێ. لە ڕووی بەرگریەوە بەڵێ، بەڵام ئایا ڕێکەوتنێکیان هەبووە ئەو ڕێکەوتنەی کە ئۆباما و بایدن لەگەڵ ئێران کردویانە کە ئیسرائیلی ئیزعاج و ناڕەحەت کردووە و چەندین ساڵ لەمەوە بەرکراوە، ئەمە ئیسرائیلی ئیزعاج کردووە. من باشە پێ دەڵێم کە ئەمریکا بەشدارە. بەڵام زۆر باشە. دۆناڵد ترامپ ئەمڕۆ قسەی کردووە، دەڵێت چۆن هندستان و پاکستانم گیان دە ڕێکەوتن، ئاواش ڕێکەوتنێک لە نێوان ئیسرائیل و ئێران دێنمە ئاراوە. ئایا ئەو قسانەی کە دۆناڵد ترامپ دەیکات بەم نزیکانەیە یان نەخێر ئەم شەڕە درێژە دەچێشێت و دەتوانێت ئەمە بکات؟ من پێم وابێ ناسراوە بەوە ڕێکەوتن دەکات. دۆناڵد ترامپ لەگەڵ دۆناڵد ترامپ ئەوەی دەیەوێ و دەیڵێت دەیکا و هەندێک جاریش 100% نایپێکێ. بۆیە هیوادارم بتوانێت ئەوەی کەوتێتی بەجێ بگەینێت، چونکە ئەزانن کە پێشەوەی کە 2 ساڵ لەمە بەریش پێشەم شەڕە خەڵکی ویستیان هەستنە سەر پێ ڕژیمی وڵاتەکەیان بگۆڕن لە ئێران. لە 2003 ئەو کاتەی کە ئەمریکا گەڕایەوە بۆ عێراق، خەڵک پرسیاریان کرد بۆچی ئەمریکا هاتوۆتەوە و زۆرێک لە عێراقیەکان و زۆرێک لە کوردەکان ئەیان وت کە ئەمریکا بۆ نەوت هاتووە، بەڵام بە هەمان شێوە هات سەدامی لابرد، زوڵم و ستەمی لەسەر گەلانی عێراق هەڵگرت. بۆیە هیوادارم کە ئەم جارش بتوانن کە ئەم زوڵمە لەسەر گەلانی ئێران هەڵبگرێت. ئێستا ئێرانیەکانیش گەلانی ئێران ئەوەیانەوێ کەسێک بێت ڕژێمەکەیان لابە و ئازادی بۆ وڵاتیان بگەڕێتەوە. من حەزم لە شەڕ نییە، ئەمە سیاسەتی منە، ئەمە بۆچی شەڕ خراپە. دەتوانرا ئەمە بە گفتوگۆ چارەسەر بکرێت. بۆ نمونە ئێران و ئەمریکا لە گفتوگۆدا بوون، بڕیار بۆ ئەمڕۆ گەڕی شەشەم بەڕێوە بچێت لە مەسقەت، بەڵام نەکرا بۆهۆی ئەم هێرشەوە. من پێم وابێ هەر شتێک ئەکرێ ڕوو بدا و ئاشتی بۆ ملیۆنان کەسە، ملیۆنان کەس ئاشتیان دەوێت، کەس شەڕی ناوێ، شەڕ خراپە، شەڵ ماڵوێرانی بەدواوە دێت، بەڵام هەمومان داوای ئاشتی دەکەین، بەڵام ناتوانی ڕوبەڕووی ئەوەش بیتەوە، ناتوانانی شەڕیش ڕاگری. دەبینین بەردەوام شەڕ ڕووەدا و دەبینن کە منداڵ، ژن، گەنج، پیر هەموویان دەبنە قوربانی. من بەرگری لە ئاشتی دەکەم و من تێدەگەم و دەمەوێت کە سەرۆک ترامپ ئەوەی کەوتوێتی بەدی بێنێ و ئاشتی بەدی بێنێ لە نێوان ئێران و ئیسرائیلدا. من خۆم وەک وتم، من لە شوێنێک لەدایک بووم کە شەڕی تێدا بوو. من ئێستا تەمەنم 40 ساڵە. ئەزانم کە گەلی ئێران، گەلانی عێراق کە چەندەیان ناڵاندووە بەدەم شەڕ و تیرۆرەوە و دەزانم شەڕ چەندە خراپە. ئەگەر هاتو ئێرانیش ئاڵۆزی تێکەوت بە دڵنیاییەوە دراوسەکانیشی ئیسلاحەت ناکەن و ئەم ئاگرە دەپەڕێتەوە بۆ ئەوانیش. زۆر باشە، بەڵام ئێران پێی وایە ئەمەی ئیسرائیل کردوێتی پێشێرکردنی یاسانی و دەوڵەتیەکانە.
ئەو دەستی بەهێرشکردن کردووە بۆ سەر ئێران. ڕاستە ئەوەندەی کە من حەزم لە شەڕ نییە و باسم کرد من وەکو خۆم من تێگەم کە با بڵێن سیاسەتی بەرگریکردن لە خۆت هەیە. ئیسرائیلیش لەوانەیە ئێستا وا بڵێ من بەرگریم لە خۆم کردووە، من ئێران هەڕەشەی لەناوبردننی لە من کردووە پێشتر چەندین ساڵە لە دروستبوونیەوە تا ئێستا تەکنۆلۆژیای بەدەست گەیشتووە، خەریکە ئەتۆم بەدەست دەهێنێ، دەیەوێت هێرش بکاتە سرم گەلەکەم لە ناوبەرێ. لەوانەیە ئەمە پاساوەکانی ئیسرائیل بێ کە ئیسرائیلی ڕاکێشا بێتە ناو ئەم شەڕەبۆی کە خۆی ڕزگار بکە لەوەی کە مێژوشەوەمان پێ دەڵێ کە تۆ کاتێک بەر هەڕەشە و لە ناوچوون تۆ هەوڵی خۆتە دەیکە. پێت وایە ئێران بەرژەوەندەکانی ئەمریکا بکاتە ئامانج لە ناوچەکەدا، یان ناوێ بەرەی شەڕ فراوان بکات و ئەوێت تەنها لەگەڵ ئیسرائیل بێ؟ من نازانم بەڕاستی نازانم ئەوان چۆن بیرەکەنەوە، بەڵام هەموو شتێک لەسەر مێزە، هەموو بژاردەکان هەن، هەموو شتێک ئەکرێ ڕووبدا و لە 2 ساڵی ڕابردوو سەیرم کردووە کە ئێران سیاسەتی چۆن بووە و ئیسرائیل سیاسەتی چۆن بووە. من چەند بینیومە کە چەندین هاوڕێم کە لەلایەن ئایەتوڵۆکان چەندین جار کێشیان بۆ دروست کراوە دەستگیر کراون. زۆر سپاس بۆ خاتولیناکەی ڕاهێنەری مرۆیی نێودەوڵەتی کە لە تەکساسەوە لەگەڵمان بووی. زۆر سپاس.